ڕێز هاوڕێیانی هێژا هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە هەر شوێنێکی دنیان. ماوەیەکە بەرنامە و شێوازی بەرنامەی لەو شێوەمان نەبوو، هەوڵ دەدەین لە داهاتوودا بەم شێوە بەرنامانە لەگەڵ کەسی جیاوازدا گفتوگۆ بکەین. ئەمشەو بەرنامەی ئەمشەومان تایبەت دەبێتن لەگەڵ گوێیەکی کراوە دەبێتن لەگەڵ کاگمەچیانی. کاگمەچی زۆر بەخێر بێی، هیوادارم ئەمشەو بەیەکەوە ڕاشکاوانە لەسەر کۆمەڵێک بابەت قسە بکەین. سەرەتا لەوە دەست پێ دەکەین. بەڵێ سپاس دەکەم. بەڵێ فەرموو. سەرەتا لەوە دەست پێ دەکەین کاگمەچی زۆر بە توندی ڕەخنە لە سەردانی مەزلوم عەبدی گرت، هۆکار چ بوو؟ کاک ڕەشدەر زۆر تند نەبوو، بەڵکو من کە قسەکانی ئەوم بینی و قسەکانی کەسانی ترم بینی، بە تایبەتی سەرۆکی بەلەدیەی دیاربەکری کون عوسمان بایدەمیر، بەڕاستی زۆر بریندار بووم، زۆر عاجز بووم. یعنی یەک شت هەیە ئەبێ جەنەرال مەزلوم عەبدی بزانێ، ئەبێ سەرکردایەتی ڕۆژئاوا بزانێ، ئەبێ قەسەد بزانێ. ئەوەی کە پشتگیری ئەوانی کردووە لە باشووری کوردستان لە ڕێزی یەکەم خەڵکی کوردستان بووە، ملەتی کورد بووە لە باشووری کوردستان، نەک مەسعود بارزانی و حزبەکەی بوونە. ئەمە نزیکەی 15 ساڵ بوو خەڵکی کوردستان ئەوەی توانیوێتی کردوێتی بە نووسینێک، بە وشەیەک، بە هەرچی شتێک بێ پشتگیری ئەو ئەزموونەی ڕۆژئاوای کوردستانیان کردووە. بۆیە کە دێتە کوردستان و لە کۆنفرانسێکی وا یان لە شوێنێکی وا قسە دەکە، ئەبێ لە پێشەکی سوپاسی خەڵک بکە. خەڵک یەکەمە، ملەت یەکەمە، ئەوانش ئەمە باش دەزانن. بەڵام سوپاسی مەسعود بارزانی کرد، سوپاسی بارزانی کرد. ئەمە بوو جێگای نیگەرانی من و سەدان هزار کەس، ملیۆنها کەس لە کوردستانی باشوور، کە ئەمە نەدەبووە بەو شێوازە بێ. باشە کاگمەچی، یعنی لە سیاسەت ئاسایی نییە بەم شێوازە قسە بکرێت لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە. بۆچی دەبێت ڕەخنە لەو شێوازە قسەگرتنەی ئەوان بکەین؟ ئازانی چۆنە، من ئەو برادرانە من زۆر جار ڕەخنەم لێگرتووە کە دێ لەگەڵ سەرۆک باسی سەرۆک حزبێکی دیاری کراوی کوردستان دەکەن، یەکسەر بە سەرۆکی ناوانن. بەڵام خود دهان حزبمان هەیە، دهان سەرۆکی هەیە، بوو باوانی تریش ناڵێن سەرۆک، بوو باوانی تریش ناڵێن جەنابی سەرۆک. لە یەکگرت و کۆمەڵ و هەڵوێست و بەرەیگەل و یەکێتی و فلان و فیستان، بوو باوانیش ناڵێن جەنابی سەرۆک عەلی حەمە ساڵح، جەنابی سەرۆک باوەڵ تاڵابانی بوونمونە، یان جەنابی سەرۆک شاسوان. بوو بەس بە بارزانی دەڵێن جەنابی ڕێزدار، جەنابی سەرۆک بارزانی. ئەمە ماستاوە دەیکە بەڕاستی، ئەمە بریندارکردنی خەڵکێکە. ئەوەی بارزانی لە باشووری کوردستانی کردووە وێرانکردنەوە هیچتر نەبوو. ئەوەی بارزانی بەرامبەر ڕۆژئاوای کوردستانی کردووە دەوڵەتی سووری نەکردووە، دوژمن نەیکردووە. یعنی جەنەرال مەزلوم و سەرکردایەتی ڕۆژئاوا ئەمە باش دەزانن، تا ئێستش ئەم لەحزە دەناڵێنن. یعنی ئەم ماستاوە چێ دەیە دهۆک ئەو پەسنەیە بوو دەکەی، نەسوپاسی خەڵکی کوردستان دەکەی، نەسوپاسی ئەو ئەحزابانە دەکەی کە یارمەتی ئێوەی داوە، نەسوپاسی ماڵباتی ئەو شەهیدانە دەکەی، ئەو گەنجانەی کە شەهید بوون لە ڕۆژئاوا کە خەڵکی باشووری کوردستانن و دەهان شەهیدمان هەیە لەوێ. بەڵام ئەگەر ئەمە سیاسەت بێ، ئەم سیاسەتە چەوتە هەڵەیە، باش نییە، متمانەی خەڵکە دەست دەدەن، پشتگیری خەڵکیشتە دەست دەدەن. ئەوە بە باش بزانن. ئەوە بۆیە من یەکسەر ڤیدیۆیەکی 2 دەقەیی دروستم کرد و بۆ چوونی خۆم باس کرد. بەڕێز عوسمان بایدەمیر ئەوە هیچ، لای ئەو مەسعود بارزانی هەموو شتێکە، لای ئەو کوردایەتی و کوردستان مەسعود بارزانی ئەوە لێی بووینەتەوە، ئەو لەیلا زانە. بەڵام مەزلوم عەبدی، جەنەرال مەزلوم عەبدی، ئەو فیشەکەی لە قاچتدایە جەنەرال مەزلوم عەبدی کە بریندار بووی فیشەکی پارتی دموکراتی کوردستانە، فیشەکی مەسعود بارزانیە. با ئەو نهێنیە بۆ ئێوە ئاشکارەکەم.
مەزلوم عەبدی بریندار ببوو ئەو برینداریەی بەدەست پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو فیشێکی مەسعود بارزانیە قەی ناکە باید مە بڵێن لاپەڕەیەکی تازە دەکەینەوە من لەگەل یەکبوونی کوردم من لەگەل نازانم چیمە با دەڵێن ئەمە هەر ئینادە و تا ئاخیری بەڵام کاکە ئینساف بکە ئینساف یعنی هەر کەسێک مافی خۆی بدێ خەڵک پشتگیری تو کردووە گەنجی باشوور هاتوونە لەوێ شەریان کردووە شەهید بوونە سوپاسی ماڵباتەکانیان بکە نەک سوپاسی ئەوانە بکە کە گولیان لێوە داوە نەک سوپاسی ئەوان بکە کە خەندەکیان کوڵاوە نەک سوپاسی ئەوان بکە کە هەموو ئابلوقەیەکیان لەسەر ڕۆژ ئاوا کردەوە شان بەشانی دەوڵەتی تورک ئەمە بوو من جێگای دڵگرانی بوو ئەمە بوو من جێگای دڵگرانی بوو بەڕاستی یعنی ئەمە متمانێ و خۆشەویستی زۆر خەڵکی کوردستانی لەدەستدا زۆر بریندار بوون من یەکێک ناوانە بە ملیۆنا خەڵک بریندار بوو پێی نەخۆش بوو دووبارەکردنی ئەم شتانە زۆر خراپە من یەک شت بەبیرم مەسعود بارزانی جەنەرال مەزلوم دێنەوە لە یەکێک لە تەعزیەکانی ژنێک لە بنەماڵی مەسعود بارزانی بوو جەنەرال مەزلوم نامەی تەعزیەی بۆیان نارد ئەوان وەڵامی هەموویاندا بەس وەڵامی ئەویان نەدا زۆر شتیان کردووە زۆر شت ئێمە حەز ناکەین ئەو شتە بڵێن بەڵام ئەوەی کەوترا ئەو ڕۆژە من لەگەڵی نیم و خەڵکی تریش لەگەڵی نییە و مافی خۆمە ڕەخنەی لێ بگرم مافی خۆمە هەمومان چوونەتە سەرجارە لەم ئەوروپایە پێشگیری ڕۆژهەڵاتمان کردووە خۆ پێشاندانمان کردووە من ئاڵایەکی یەپەگەم بەرز کرد لەم بەرلینە دەهان جار پارتی دیموکراتی کوردستان ئەو وێنەی منیان بەڵا دەکرد ها ئەمە تیرۆریستە ئەمە پەکەکەیە ئەمە نازانم چییە کەچی پەکەکەش نەبوو یەپەگە بوو هەنی تێناگەم قەی ناکە کاکە سڵحێک بکەن با کوردیەک بێ با دانیشن لەگەڵ یەک بەڵام نەبنە ماستاوچی و ڕێزدار جەنابی سەرۆک ڕێزدار سەرۆکی چیەوە سەرۆکی کوێ تێناگەم یان عوسمان بای دەبێ دەڵێ بەڕێز ئۆژەلان و دەڵێ جەنابی ڕێزدار سەرۆک بارزانی کوڕە بەسە ئێمە تێر بووینە لەو شتە بارزانی بووە گەنجی هەر چوارپاشێک کوردستانی کوشتەوە و خوێنی گەنجانی ڕشتووە بارزانی بووە شەڕی براکوژی دەرهێناوە بارزانی بووە ئەم ملەتە برسی کردووە و نیوەی کوردستانی لەدەستداوە هەر بارزانی بووە ئەمن لە قسەکان لەوە تێگەویشتم تۆ تەنها لەسەر شێوازی قسەکردنت لەو کۆنفرانسەی مەزلوم عەبدی گلەی هەیە لەسەر سیاست و بەڕێوەبردنیان سیاست و بەڕێوەبردنیان لە ڕۆژئاوای کوردستان چۆن دەبینی ئەوە بابەتێکی دەتوانێت قسە بکەیت یعنی من لای من زۆر تەبیعیە هەموو ڕۆژێ وەفدی قەسەد و ڕۆژئاوای کوردستان لە هەولێر بن کەی کێشەیە بەڵام بەڕێزەوە کە قسەش دەکەن خەڵک بریندار دەکەن یاخوا شەو ڕۆژ لە سەری ڕەش دەبن و مەسیف دەبن مشکلەیەکمان نییە لەسەرەوە بەڵام تەمجید و تەقدیس دیکتاتورێک کە خوێنی گەنجانی کوردی بەدەستەوەیە ئەمە ئێمە لێ ڕازی نین سیاست جیایە لە مەتەحکردن و تەقدیسکردن ئەوە سیاست نییە ئەوە ماستاوچی ئەوە پێ دەڵێن ماستاو ئەوە جوان نییە مەسەلەی ڕۆژئاوای کوردستان ئیدارەی ڕۆژئاوای لە کوردستان زۆر عەیب و هەڵە و شتیان هەیە یعنی ئەوە نییە کاوانە پێرفێکت بن بەڵام من شخصی خۆم دەڵێم ئێستا لە شەردانەک ئینسان کە لە شەردا بێ ناتوانێت هەموو شتێک بڵێ ئەبێ وا بکە ئەبێ وا بکە ئەبێ وا بکەی ئەمانە لە 2014 هەر شەڕە ئێستا شەم ڕۆژێ شەڕە بۆیە من زۆر ڕەحدەکانی خۆم لە ئارەسەی ئەوان ناکە بۆ ئیدارەی ئەوان و هەڵەکانی ئەوان ئەگەر ئەوانش هەڵیان هەیە بەڵام من دەڵێم لە حاڵەتی شەردانم لە حاڵەتی شەردا زۆر جار ئینسان ئەبێ یعنی چاو لێ بگیرێ و هەموو شتێک نەڵێ و باس نەکە و لەسەر ئەو منتەڵەقە من ڕەخنا لێ ناگرم و باسییان ناگەم بۆیە من پشتگیریشە دەکەم بەڵام پشتگیری هەڵەکانیان ناکەم ینی جەنەرال مەزلوم دێتە دهۆک
ئیهانەی ئێمە دەکە گاڵتە بە ئێمە ئەو گاڵتەکە لە بە ئێمە گاڵتە پێکەدە لە حەز ناکەی زۆر توندی لە قسەکانت نەخێر توندنی ماوەڕێی خۆمە من دەڵێ من بۆ تند دەبم ینی من ناتوانم چی پێ بڵێم خوا جارێکتر وا پێ مەڵێ من دەڵێم نابێوە بکەی تو خەڵک بریندار دەکەی تو خەڵک عاجز دەکەی تو هەستی خەڵک بریندار دەکەی باش نییە ئەو متمانەی خەڵک هەیە بە ئێوە ئەو خۆشەویستی خەڵکی باشووری کوردستان بۆ ئێوەی هەیە لە دەستی مەدەن نابێت لە دەستی بدەن منەوە دەڵێم باش نیم نەخێر ئەگەر لەسەر من ئەوان ئێستاشم خۆش دەوێ من ئەوانە ئێستا تێدەگەم لە قسەکانی تو زیاتر شێوازی سلوبی قسەکردنیان لە بەرامبەر خەڵکی باشوور دەبێت زیاتر ڕێز لە خەڵکی باشوور بگرێت نەک لە سیاسەکانی ئەمە وازە دەبێت با ڕێز لە سیاسەکانیش بگرن بەڵام پێشەکی ڕێز لە خەڵک بگرن میلەت بگرن فەلسەفەی ئەوان میلەت هەموو شتێکە خەڵک هەموو شتێکە نەک سەرکردەکان ئەبێ لەسەر ئەوان ساسە ئیش بکەن و کار بکەن باشە لەسەر بابەتە شکە ئەگەر قسە بکەین لەسەر هەڵبژاردنەکان چیت هەیە هەمیشە دەدوێت لە هەڵبژاردنەکان لە دەستپێکەوە تا کۆتایی دەدوێت پارتی کورسی کەم دەکات بەڵام جارە دەنگی زیاد کرد ئەزای چۆنە بنوتم ئەم هەڵبژاردنە من ڕۆژی دووەمی بانگەشە بوتم دیزاین کراوە 80% منافسە لەسەر 20 پارتی وتم دەنگ زیاد دەکە کورسی کەم دەکە وتم یەکێتی زیاد دەکە لەوەی نوێ کەم دەکە ینی تەوەقعاتی من لە ڕۆژی دووەم بوو باگەشە بژار میدیۆکەم لە پەیجی من هەیە لە فێسبوک و فعلا پارتی چوار کورسی کەم کرد مەسلەی 1 ملیۆن دەنگی ئەمە پارتی لەسەر ئەوەی ئیشی کرد تاکوش کەسنەکەی پێ بشێریتەوە سێکە لە پەرلەمانی کوردستان 6 کورسیان کەم کرد ئێستا چواریان کەم کرد کە چواری بەغدا زۆر زۆرە ها بەقەدەر هەشتی پەرلەمانی کوردستانە دانویست ئەو عیبەیە داپۆشیکەن حملەیەکیان کرد 1 ملیۆن و 1 ملیۆن و مازانی کە نێچیروان بارزانی چوو تورکیا و پلانێکیان دانا لە مووسڵ دەنگێکی زۆریان و دابنن و بیگەنە 1 ملیۆن یعنی سێرکە پارتی بە زەبر بە زۆر ینی کا قادر لایفێکی کردەوە زۆر ئاماژەیەکی جوانی پێگرت 800,000 لەو دەنگانە لە هەولێر و دۆ کاتونە 800,000 و لە هەموو کوردستان و عێراق 300,000 ئەمە معنای چییە؟ ئەمانە لە دهۆکە هەولێر بە زۆر بە تەرهیب بە ئێرهاب بە ترساندن بە برسیکردن خەڵک دەبەنە دەنگدان بە سوێت خواردن بە قورعان بە کرینی وەلای سەرۆک عەشیرەتەکان بە پارە دەنگ دەکڕن دەبا پارتی بتوانێت لە کەرکووک شتێ بکە با پارتی بتوانێت لە سلێمانی بکە با پارتی بتوانێت لە شوێنی تر بکە ئەو شوێنەی کە پارتی دەسەڵاتی لەسەر نەبێ زۆر لاوازە زۆر لاوازە چونکە خەڵک ئازادە دەنگی پێنادە ترسی نییە بۆیە من دەڵێم دەنگەکان بەو شێوازە بوون کورسیشی کەم کرد ئێستا شەڕێکی تر دێ کێ سەر و کومارە کێک پلان وەزیرە کێ نازانم چییە یعنی هیچ خەمیان نییە مادەی 140 خەمیان نییە کێشەکانی دستوری کە هەمانە ئەمە دەر شەڕ دەکەن لەسەر فەڕاشێک لە بەغدا ئەم فەڕاشە بۆ من بێ ئەمەش بوو یەکێتی بێ ئەم وەزیرە بۆ من ئەوە بوو یعنی ئەمە لە 2023ەوە هەمان ئاوازە و دەجوڵ ئێمە بە خەڵکمان وت بڕۆنە دەنگدان ویسمان ئەحزابی ئۆپۆزیسیۆن هیچ نەبێت چەند کورسیەکی بێن و بچنە بەغدا ئەوەش جێبەجێ بوو چەند کەسێکی باش و بوێر وەک حاجی ئەحمەد و دکتۆر غالب و ئەمانە هەموو کەسانی باشن ئەوە دەبنە دەنگی هەمومان لە بەغدا چەند کەسێکی بوێر و زیرەک و بەجەسارەت چوونە بەغدا ئەوە بۆ ئێمە باشە ئەگینا ئەندامەکانی فراکسیۆنی پارتی وەکێتی وەک قازن ینی چ تەوجاتیان بوو بڵێ وا دەڵێن زیاتر ناتوانن لەو سنوورە دەرچن بەڵام ئەوانی تر ئازادترن دەتوانن قسە بکەن باشە کاگمەچی ینی لە دوای هەڵبژاردنەکانەوە یاریکردنی نێوان هێزەکانی کوردستان داشکان بەلای ئەمریکا و ئێران بە تایبەت پارتی و یەکێتی پێ دوایە یاریەکەیان بە چ شێوازێک براوەیە لە یانگری ئەمریکا بن یان دژی ئەمریکا بن و لە یانگری ئێران و بە تایبەتتر ئەگەر پرسیار لەوە بکەم پارتی ئەم یاریکردنەی بۆ چیە لە ئێستادا ڕۆژێک لە یانگری
جەبهەی ئێرانیە و ڕۆژی دواتر ڕێک پێچەوانە لە ئەنگری جەبهەی ئەمریکیە. کاکەش دەر پارتی وەک هینێکە حەز ناکەم ئەو شەش بڵێم، یعنی کێ پارێ بداتێ دەرگاکەی بوو دەکاتەوە، ئەوە لی ئیموین مەسلەی ئەمریکا ئەوان قەت دژی بەرژەوەندەکانی ئەمریکا ناوەستن لە پارتی و نەیەکێتی، بەڵام ئێستا ئەمریکا ئەوانی پێی گرنگ نییە، ئەمریکا ئەو حسابەی جارانی بویان ناکە، ئیتر چی دەکەن چۆن خۆیان شیرین کردنەوە لای ئەمریکا بە تایبەتی پارتی بچێ پەیوەندی لەگەڵ ئێران دروستکە، بە ئەمریکا بڵێ ڕێزمان لێ ناگری، ئاورمان لێ نادەی، مەرحەبامان ناکەی، ئەوە دەچین بخۆبە لەگەڵ ئێران. بەڵام ئەمەش سەر ناگرێت، چونکە ئێستا ئەمریکا زیاتر عێراق و بەغدا دەبینێ، پرسی کورجی لە بەغداوە دەبینێ وەک جاران نییە. یعنی ئەم دوو حزبە وایان کرد کە گەورەترین هاوپەیمانی کورد لە دەست بدەن، ئەویش ئەمریکایە و ئەوروپایە. یعنی سەیری ئەو هەموو دادگایە، ئەو هەموو سکاڵانە، ئەو هەموو راپۆرتانەی لەسەر هەرێم بەڵاو دەبێتەوە دەکرێت. ئەمە دەلالەتی چییە؟ دەلالەتی حکومڕانیەکی فاشلە، حکومڕانیەکە کە تەواو نییە، کە دروست نییە. ئەمریکا و ئەوروپاش لەگەڵ بەرژەوەندی خۆیانن، ناتوانن تا قیامەت لەسەر هەڵەکانی چەند حزبێکیان چەند بنەماڵەیەک چاویان دایخن. ئەبێ ئەوانیش هەندە جار پێیان بڵێن تا ئێرە و بەس. بەڕێی من پێیان وتراوە تەواو زیاتر ناتوانین لەگەڵ ئێوە بەو شێوەزە ئیدارە بکەین. سیرکە سەرۆکی حکومەت ئەمانە دەچنە ئەمریکا بە پارە ئەچن لەگەڵ کۆنگرێسمەنێک دانیشن، یان ئەچن لەگەڵ متەقاعدێک دانیشن، هیچ گرنگیەکیان پێ نادەن. جاران وەزیرەکان داهاتن، وەزیری نازانم چی داهات، ئێستا کە قۆنسڵێک دەچتە لای مەسعود بارزانی هەموو میدیای پارتی باز دەکا. جاران کاتیان نەبوو بۆ قۆنسڵ و سەفیر. ئێستا وای لێ هاتە وەک نۆهاتەکانە، پرژ زەردێک ڕێکخراوێکی مرۆیش بێ ئەوان استێقبالی دەکەن، بەس بڵێن ئێمە ماوەین خەڵکە هیمامان پێیادە دەرەوە. ئەمە ئێرانیش تەنانەت بۆ ئەوە ئێرانیش دەزانێت مەسعود درۆ دەکە، ڕاست ناکە، و ئەمریکاش دەزانێت مەسعود ئەمە دەکە تاکو ئاوری لێ بدە، بەڵام فیلمەکەی سوتاوە. باش، ئەگەر ئەمە وەکو دوایین پرسیار بێ کاگمچی، دۆسیە ئەمریکا بە چێ گەیشت؟ دووسێ ئەمریکا بەردەوامە. ئێستا دوو سکاڵای تریش دروست بووە، کەسێک بە ناوی کامێران یعقوب سکاڵای لەسەر مەسعود بارزانی و کۆمپانیای لالاف تۆمار کردووە لە نیویۆرک، و ماتای مۆر ئەویش ژنێکی ئەمریکیە، ئەوی سکاڵای تۆمار کردووە. ئەمڕۆژ قسەم لەگەڵ ئەوانە کردووە، بەردەوام قسە دەکەین، پەیوەندیمان هەیە، چونکە سکاڵای ئێمەوی ئەوان تەقریبەن هەمویان یەک دەگرن و بەڵگەکانی ئەوانش ئێمە استیفادەمان لێ کردووە، ئەوەشی لە ئێمان استیفادە کردووە، بە بەردەوامی دانیشت و قسە دەکەین. سکاڵەکان بەردەوامن، خۆتان دەزانن لە ئەمریکا و لە ئەوروپا ئەم شتانە زۆر دەخەوێنن. کاکڕەش دەرخۆت هاتیە ئەم بەرلینە دادگایەکمان هەبوو، سکاڵایەکمان هەبوو لە چەند کەسێک 4 ساڵ و 2 مانگ کاتی ویست تاکو دانیشتنێکی دادگا ببێ، خۆت هاتی و لەگەڵ چەند برادێک لە دادگاکە حاضر بوو، دوای 4 ساڵ و 2 مانگ. ئەمە ئێمە 2 ساڵ و نیوە، من کەیسێکی زۆر گەورەیە. یعنی بەڵام خۆشبەختانە سکاڵاکان لە دادگا بەردەوامن، ئیشی لەسەر دەکرێ، وەک درۆیەکانی کوردستان 24 نین و ئاوا میدیایی درۆزر کە دەڵێ سکاڵاکە قەپات بووە و نەماوە، ئەو کەسەی سکاڵای کردووە دەگیرێ و محامەکان دەگیرێن و وازانن ئێمە لە بارزانین، وازان ئێمە لە مەسیب سەلاحەدین و سەری ڕەشین و مەسعود بارزانی نەزان حکوم دەکە، نازانێ ئەمە ئەمریکا و ئەمە ئەوروپایە و ئەمە یاسایە و بەڵێ بەردەوامە. بەڵێ، سپاس بۆ ئەم دەرفەتە کاگمەچی، ئەگەر قسەیەکی دیاریکراون مابێت لە کۆتایی سپاس دەکەین. ڕێزم بووها هەموو کەسێکە، زۆر کەس دەڵێ بۆ لایف وەک جاران ناکەیەوە، من جاران بەردەوامی لایفم دەکرد سەعاتێک، سەعات و نیوەک 2 سەعات. ئەوەیە ڕاستی بێ هەندێک بابەتی خۆمی شخصی هەیە. دوای ئەوە
لایڤ بێ ڤیدیو بێ نووسی بێ ئەمانە هەموو بشتێکن کە ئەو پەیامەی هەتە بگەینی مەرجنیە مرۆڤ 50 ساڵ لایڤ بکەتەوە 20 ساڵ لایڤ بکەتەوە نەخێر ئێستا شێوازی تر هەیە دەتوانی زووتر بچە ناو مۆزوعەکە بڵاویکە حەدەسێک ڕۆیەدا دەتوانی زوو بە زوو ڤیددیوەیەکی چەند دقەی دروستکەی بڵاوکە ئەوەی دوێنێ سەر مەزلوم عەبدی جەنەرال مەزلوم ڤیددیوەیەکی دقەیەک و 40 سانیەم کرد سەدان هزار کەس بینی دەهان پێیج بڵاوی کردووە من ناتوانم بۆ وەسم تابیتە شەو تا لایەتێک بکەمەوە تا بابەت حەزرکەم ئەوە شتەکان کۆن دەبێ بۆیە شێوازی ئیشکردن دەجار وەک موبیل پێدەڵێن یعنی گەڕۆک زوو ئەوە باشترە هەندە شت شیا پێویست ناکە ڤیدیو بکەیت بە نووسینێک شتێک دەکەی و بەڵاو دەکەوتەوە بەڵام ئەرشیفێکی گەورەمانە کاکرێژە خۆ دەزانی نزیکەی 800 سەعاتمان هەیە بابەتی زۆر گرنگی مێژوویمان هەیە بابەتی گەندەلی زۆر گەورەمان هەیە هەمووی لە یوتوبەکەدانە و شتەکان ئەوە بوو من سەرمایەکی زۆر گەورەیە بوو تەردەپرێ سەرمایەکی زۆر گەورەیە بۆ تو کاکرێژەکە هەموو ڤیددیوەکانی من ئەتو لەگەڵم بووی سەرەرەیەکی زۆر گەورەیە و ئێمە بەردەوامی مەکیامێدی نووسەر و چالاکوان زۆر سپاس میێوانی یەکەم بەرنامەمان بوو کە هەوڵ دەدەین لە داهاتووی نزیک ئەم شێوازە بەرنامانە لەسەر بابەتی ڕۆژ و بابەتی گرنگی یافتە بەردەوام بی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش هاوڕیان هێژە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون کاتێکی خۆش ماڵاوە